سڵاوتان لەبێت من کۆڤان عەزەتم لە بەرنامەیەکی تری ئێکس لەگەڵتان دەبم. ئەم جارە باس لە کێشە داراییەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەکەین، بە تایبەتیش موچە. هیچ مانگێک نییە کێشە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست نەبێت. هەرێمی کوردستان بەغدا بۆ تۆمەتبار دەکا کە کێشە بۆ موچەی هەرێمی کوردستان دروست دەکات. لەلای شکەشەوە حکوومەتی فیدراڵی دەڵێت کێشە لە لیستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەیە. لەسەرم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دەکەم. کاک ڕێباز بەخێر بێی. زۆر سپاس. تام بەرنامەیەدا ئەبەزۆی نازانم موچە دێتیان هی مانجی حەوت. هۆکاری سەرەکی چییە؟ واز لێ ئەلام بێن، ئەوە لێ ئەلام هەیە لەوانەیە شتێکی تر بێ، ئەوەی پشت پەردە چییە کە موچە نایەت؟ زۆر سپاس بۆ جەنابتە و بۆ بینەرانی بەڕێز و بۆ ئەم دەرفەتە. بەخێر بێت. ئەوەی لای من گرنگە کە تەکیدی لێ بکەمەوە کە هەموو جارە تەکیدم لێ کردوتەوە کە هۆکار هەولێر بێت یاخود بەغداد بێت بەداخەوە ئەوەی کە تەصحی ئەم ئیشەیە مزاحی ئەم بابەتەیە موچەخۆرانن. ئەوەی کە ئێمە شەو ڕۆژ ماخسۆتە سەرێک لە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها لەبەرەوەیە کە موچەخۆران لە دۆخێکی تەزیقی یاخود لەو دۆخی کە تی کەوتون دەرباسکەین. ئەوەی کە گرنگە لە ئێستا داوەیە کە بە زووترین کات موچەی موچەخۆران دابین بکرێت و هەوانەی کە موچەخۆرن و مامۆستان فەرمانبەرن هێزەکانی ناوخۆ هێزەکانی پێشمەرگە تەندروستی هەموو لاکان هەچ گلەیەک یاخود هەج ڕەخنەیەکیان هەبێت یاخود هەج ناڕەزایەتێکیان هەبێت ناڕەزایەتەکانیان لەسەر سەرمانە چونکە حەقی خۆیانە مافی خۆیانە کە هەموو موچەخۆرێک مانگانە موچەی خۆیان وەرگێ. ئەوەی کە ناحەقێکەیە پێش هەمووشت بەداخەوە بۆ هەموو ئەو لایەن و کەسانەی کە لە ناو خاکی هەرێمی کوردستان خۆیان بە نوێنەری خەڵکو و بە نوێنەری ئەم هەرێمە ئازانن کە بەداخەوە ئێمەیان خستە بەردەم چەقۆی نابەزەیی و ناعەدالەتی کە لە بەغدا هەر بە میزاجێکی سیاسی هەر مانگە و بە ناوی بابەتێکەوە یا موچە دواخن یا بڕێک لە پارەکەی نانێرن یاخود بەست لەوەی بڵێ کێشەکە لە خۆمانە. تەمعان کرمە گەورەکە لە خۆمانە ئێمە بە زۆر کۆمەڵێک خەڵک کە ئێستا دەهۆڵک ئێوە بیان و مەدەنە بەدەست ئەوانە بۆی بچن نەدەنە بەغدا. با من با پێشتر شتەکە بە بازجانە باسکەم باسی بیانەکانی ژەکەین. ئێمە ئەوانی کە ئێستا بەهۆی نزیکبوونەوەی هەڵبژاردن بانگەشەی پێشوەختی هەڵبژاردنەکەن ئەوانی کە کۆمەڵێک حیزبی بچووکیان دروست کردو یاخود هاتوونەتە پێشەوانە لە مەیدانەکە بە ناوی ئەوەی کە زۆرترین عەتفی خەڵک بەلای خۆیانە ڕاکێشن هەر ئەوانە بوون کە ڕۆژگاری پێشووترایانوت حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر نەود ڕادستی بەغداد بکات ئەگەر قایمەی موچە یاخود موچە ڕادستی بەغداد کە بەغداد موچە دابین کات هەموو مانگەیەک لە کاتی خۆی موچە وەرەگرن هەموو مانگێک موچەتان هاوتایی وەک بەغداد بێ ئەکرێتەوە. ئەوان هاتوون ئەوان هاتوون دەهۆڵی ئەوە کوتن کە موچە دواکەوتووە خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە ئەی باشە ئێوە نەبوونتان بیخەنە سەر بەغدا ئێوە ئێستا هەموو شتێک بەڵام ئێستاش کۆمەڵە قسەی ترەکەن لەسەر موچە. باشە پێشەوەی بێمە سەر قسەی ئەوان جار ئەمە یەک شتم پێ بڵێ بۆ دواکەوت هی حەوت بە تایبەت هی حەوت ئەوان لیژنێکی زۆر فراوانیان ناردووە لە ڕقابەی مالی عێراق بە هاوبەشی لەگەڵ ڕقابەی مالی هەرێمی کوردستان تەدقیقێکی وردیان دەست پێ کردووە لەسەر ئەوەی کە میلاکاتی پێداچوونەوە بە میلاکاتی وەزارەتەکان و دەستەکانی بەسراو بە حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک تێبینیان ناردووە. تەمعان ئەوان ئەم تەقریرەی کە ئەمە نێردراوە بۆ مەکتەبی جەنابی سەرۆکوەزیرانی عێراق لەلایەن ڕقابەی مالی عێراقەوە لە 21 حەوتی 2024 طبعاً زۆر هەشت نەخێر ئەمە 21 حەوتی مانگی پێشوو نێردراوە بە تەوقیعی سەرۆکی دیوانی ڕقابەی مالی هەرێمی کوردستان و سەرۆکی دیوانی ڕقابەی مالی عێراق بەرزکراوەتەوە بۆ مەکتەبی ڕئیس وزەرا بە هاوبەشی هەردوولا هەموو تێبینیەکانی تیان نووسراوە بە تەفاسیل باش کە وەزارەت بە وەزارەت لە عەسکەری لە مەدەنی چیە کێشەکە لە چیایە طبعاً بەشی زۆری تەرکیزیان خسووتە سەر مەسەلەی بایۆمەتری بۆی بەجە بایۆمەتریە بەڵێ ئێمە
ئەو تەقریرەی کە بەرز کراوەتەوە بە مەکتەبی ڕئیس وزەرا و وەزارەتی مالی عێراق بە ئیمزای تەیب سامی هەموو ئەو وردەکاریانی ناردۆتەوە بۆ ڕقابی مالی و بۆ زۆر حکوومەتی ئێمە کە ئەڵێت ئێمە تێبینیمان لەوێ هەیە و لەوێ هەیە و لەوێ هەیە ئێمە بەوردی یەکەم جار بابینە سەر خاڵەکان بەوردی لەسەر خاڵ بە خاڵی تێبینیەکانی ئەوان لە هەژدەی هەشت کتابێکمان کردێتەوە بۆ وەزارەتی مالی عێراق بە ئیمزای بەڕێز دکتۆر ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران لە 21 هەشتیش بە هەمان شێوە جارێکی تر وەڵامی عێراق گیراوەتەوانێت لەسەر هەموو وردەکار باشە بابێنە سەر وردەکارەکان طبعاً دوو جۆر غەڵەت هەیە غەڵەتێکیان تەکنیکی و فەنیە لە ئەسنای بایۆمەتری دروست بووە هەندێ ناو دوو جار کە لە بایۆمەتریەکان لێهاتەوە دوو جار ڕقەمی گیراوەتێ بەس عەدەدێکی زۆر کەمە و بەشی بایۆمەتریش ینی باسی ئەوە کراوە کە خەلەلی فەنی و تەکنیکی ینی مەسەڵەی ئایتی ئەوە ڕاستە باشە خۆ ڕقابی مالی هەردووکمان وتمانە ڕاستە با من باسی بابەتەکەەوە بەجارە پێش هەموو شت دەبێ ئەوە بزانین کە بایۆمەتری کە لە حکوومەتی هەرێمی کوردستان کراوە بەردەوامە حتا ئێستاەوە لە مدەتێکی کەمە بەشێکی زۆری ئیشەکە تەواو بێ ئەم بایۆمەتری لە ڕێیەکەم ڕۆژی دروستبوونیەوە تا ئێستا سەر بە ئۆفیسی بەڕێز جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانە لەلایەن بەڕێز کاقوبادەوە سەرپەرشتی ئەم مەلەفاتێ بۆیە ئەوان بۆ دواکۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ڕۆژی چوارشەمەی ڕابردوو نوێنەری بایۆمەتری کە کاک سەفین غەفورە بانکرایە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران تەفاسیلی ئەم کێشانەی بۆ ئەنجومەنی وەزیران باس کرد بە ئامادەبوونی هەموو وەزیرەکان و بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و بەڕێز جێگری سەرۆکوەزیران و ئەوان ئەوکو ئۆفیسی ناوێکی زۆر بوویان کەم بوون ئەوەی بایۆمەتری ناوەکان زۆر بوویان کەم بوو تقریبا دوسێ کێشە باسکەمەوەی کە باسی ناوی دووباراکرێ ئەوە عەدەدێکی زۆر کەمە بابەتێکی کەیان کە ئەوان باسیەکەن هەندێک ناوی دووبارە هەیە لەگەڵ بەغداد ناوی سیانەکانیان مەسەن ئەو ناوی سیانانی کە ئێمە یەکەم جار نردومانە لە مانەکانی ڕابردووە لەوێ دووبارە بۆتەوە بەڵام کەیتە سەر ناوی دایکی جیاوازە بەڵام ئەوان مەسەن هەر بە نەزاری اعتیباروەریان نەگرتویانە ئەم ناوە بۆ نمونە ئەحمەد محەممەد مستەفا بۆ نمونە لای ئێمەش هەمان ناو هەیە بەڵام کە تۆ هەوێ ئەحوال مەدەنیێنی کارتی نیشتیمانیێنی ناوی دایکی جیاوازە هەمویان وایان بۆ نمونە یا مەسەن نەڵێ هەندێکیان بایۆمەتریان نییە بەڵام عوزر هەیە بۆ نمونە لە خانە نشینی سەربازی لە 7,000 کەس بوو نمونە 51,000 بایۆمەتری 56,000 بایۆمەتری تەواو بووە هەموو شتێکیان هەیە ئەوەی کە نییە عوزری هەیە بۆ نمونە لەوانەیە قاسر بێ وەرەسەکەی کە وەریەگرێ خانە نشینەکە قاسر بێگەر قاسر بێ وەری ناگرێ بێ لە تەمەنی 18 ساڵ تێپەڕی بوو بێت چکە بایۆمەتری بۆ نەکراوە ناکرێ دوو هەیە لە دەروی وڵاتە ئیقامەیە و ئیقامەی هەیە لە وڵاتێکی کاژی نهاتۆ بایۆمەتریکە بکە هەیە نەخۆشە یعنی ئەمانە باموچێ ئەمانە ڕابگرن باموچێ خەڵکتر بێت ئەوە هەدەفەکەی ئێمە لەگەڵ ئێوان مەسەرەن بۆ نمونە ئەوەی کە چێشەی هەیە بەجار ڕای بگرن باموچێ خەڵکتر بێت بۆ نمونە لە ناو بەشی وەزارەتێک لە حەز بەشێکیان لە بەشی ئیدارەکەی بۆ نمونە 100 فەرمانبەر هەیە لەو 100 فەرمانبەرەیەکیان لەوانەیە بایۆمەتری نەبێ یا لەوانەیە ناوی دووبارە بێ بۆ نمونە ئێتۆ ناکرێت موچەی 100 فەرمانبەر ڕاگری لەبەر یەک شەخص ئێمە پێمانتون کاکە تێبینیتان لە بۆ نمونە لە وەزارەتی دارایی لە ژمێرکاری تێبینیتان لەسەر دەکەسێ لە ئەو دەکەسە ڕاگرن بەڵام بۆ هەموو فەرماگەکە ڕاگرن بەڵام هەتامانە چارەسەرەکرێن لەوانەیە موچەی مانجی حەوت زۆر دواب بکەوێت کاکە بەپی قانونی بودجا باشە ئەبوایە حکوومەتی عێراق وەزارەتی دارایی ئەم تەدقیقەی کە ئێستا بەردەوامە و هەردوو ڕقابی مالی ڕاست پێدراون بەردەوامن ئەمە موچە بەردەوام بێت تێکەڵی ئەم بابەتە نەکرێ تۆ لە ختامی مالی لەسەری ساڵە کە ختامی مالی دەست پێکە تۆ لەوێ لە تەخسیسی ئیقلیمی کوردستان ئەو بڕەپارانی کە تۆ بە زیای ئەزانی سەرف کردووە لە تەخسیسی ساڵانەکە لێ بڕی نەک لە موچە چونکە با من شتێک بۆ جەنابە با من شتێک بە پیشانی جەنابە بم لەوەی ڕقابەی مالی کە کردویانە چیان کردەوە کە ئەمە زۆر گرنگە لە تەقریرەکانیان کە دایانناوە ئەڵێ ئێمە تەوان موچەی مانگی 2 3 4 5 6 دراوە تەواو بووە ئێساوی ئەوان مەفروزە بیان موچەی مانگی حوتە کەچی ئێستا لە تەقریرەکانیان ئەڵێن لەو پارەی ئێمە سەرفمان کردو لە شوبات ئەبوایە 122 ملیارمان
بگەڕانایەتەوە ئێستایڵێ ئەڵێ لەوەی مانگی سێ ئەبواە 28 میلیاردمان بگەڕانایەتەوە چونکە ئێوە ئەگەڕێنەوە ئێستا لەو پارە عرزەکەم لە مانگی چوار ئەبواە 120 میلیارد تەمانەوەوانە کەسری لەگەڵایە بەس من بۆ لەبەر ئاسانی ناخێنەوە مەسەن لە مانگی ئایر 121 میلیارد و 557 میلیۆن و ئەوەنە کەسر ئەبێ بیگەڕێنێتەوە ئێستا هاتووە لە چی لە موچەی مانگی حوت هەموویە گەڕینەوە نزیکەی کاتە 595 میلیارد و 201 595 میلیارد و 201 میلیۆن اینجا کاکە ئەگەر تۆ لە موچەی مانگی حوت هەموو ئەمە بگەڕێنیتەوە چی بۆ موچەی مانگی حوتەمێنێتەوە ئێمە پێویستمان بە زیاتر لە تریلیۆنێک و 11 میلیارە بۆ موچەی مانگی بەڵام داهاتی ناو خۆتان هەیە یینە سەر ئەوانە شەمووی ئێمە داهاتی ناوخۆ بەپێی قانونی میزانی بەپێی قانونی ئیداری مالی لە سەدا 50 داهاتی نانەوتی واتە داهاتی ناوخۆ دەبێت تەسنیمی بەغداکەین وەرچەند مانگی ڕابردوو تەسنیم بەغدامان کردو لە بانکی مەرکەزی ناوخۆ بوون منە چەندە کار باس پێم خۆشە بزانم هەموو خەڵک دەڵێ داهاتی ناوخۆ گەلێک زۆرە بەڵام موچەش نادەن کاکە داهاتی ناوخۆ بە هیچ شێوەیەک بەشی دابینکردنی موچە ناکە ئێمە لە مانگێکە پێویستمان بە 1 تریلیۆن دینارە زیاتر لە 1 تریلیۆن دینار بۆی موچەی پێدابینکەین باشە تەوان کە من ئێمە بابەتێک هەیە کە ئێستا بۆتە لە ئیعلام زۆر قسەی لەسەرەکرێ لەلایەن ئەو برادرانەی کە باسەکەمە و پەرلەمانتارێکی پێشووە ئەوەیە کە حیزبێکی بچووکە زۆر لەم بابەتانی ئێستا دروست بوون بە بۆنی لە خۆیان پەرلەمانتار بوون یاخود لە حیزبێکی کە بوون بۆ نمونە لەوانی کەش هەر ئەو نییە بەتەنیا ئەویش بۆ نمونە ئێستایەن لە ئێستاوە دەهۆڵی بانگەشی هەڵبژاردنە کوتن چۆن لە ڕابردوو زۆر زانیاری نادروستیان بۆ نمونە بڵاو کردوەوە ئێساش بەردەوام من لەسەر ئەوشتانە بۆ نموناڵێن حکوومەت هێرێم 30,000 کەسی تاعین کردو بۆیە ئەوە شێکێک لە زیای کردو کەس بۆ ناوی لیستی موچەی مانگی حوت زیاد کراوە با من عرزەکەم ئێمە مانگەکانی ڕابردوو پێویستمان بە 956 میلیارد و 876 میلیۆن بووە بۆ دابینکردنی موچە و بەم شێوەش دابەشمان باشە حکوومەتی عێراق و ئەمە دادگای فیدراڵی وتی نەخێر ئەبێت خانەنشینی هاوتا بکرێت دەگەڵ خانەنشینی بەغداد وایە سەربازی مەدەنیش ئەگەر ئێمە چیمان کرد کە ئەم قایمەی ئەم جارە نردومانە بەپێی ئەو چی پێڵێن ئەو هاوتاکردنە نردومانە پێویستمان بە تریلیۆنێک و 67 میلیارە بۆ ئەوەی کە موچەی پێدابشکەین بۆ مانگی حوت بەچی بە هاوتاکردنی خانەنشینی سەربازی و مەدەنی واتە چەندمان زیاد کردووە 54 میلیارد و 208 میلیۆن دینارمان زیاد کردووە بۆی ئەم هاوتایی پێ بکەین ئەم هاوتایە ئەمە خۆ خەڵکی تازە تاعین نەکراوە لیستانە چیە بڵاوکرێتەوە کاک ڕێباز بۆ نمونە ئەڵێ لیستی فلانە شوێنە حزب زیاد بکرێت بۆ وەزارەتی پێشمەرگە من هیچ شتێکی ڕسمی نییە لەو بابەتانە ئەمە ناڵم دروستکراوی ئەم کەسانن کە ئێستا دانیشتون ڕۆژانە لەسەر ئەوە خەڵک بە لا ڕێدابن ئەوەی هەیە ئێمە من پرسیارێک لە تۆکەم ئەمە کتابی ڕسمی ڕقابەی مالی عێراقە هەموو بە وردەکاری داواکاریەکانی خۆیان تەقدیمی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەت سەرۆکی وەزیرانی عێراق کردووە کە تێبینەکانیان چییە بە هیچ شێوەیەک لە تەقریری ڕقابەی مالی عێراقە نەباسی ئەوە کراوە کە فەرمانبەری تازە تاعین کراوە نەباسی ئەوە کراوە کە ئەو بڕەپارەی کە دانراوە زیادی خراوەتە لە وەزارەتی پێشمەرگە تاعین نەکردووە کاکە وەزارەتی پێشمەرگە بۆ نمونە هێزەکانی 78 ئەوانە خۆیان میلاکێکی سابتیان هەیە ئەوانە خۆیان لادانودانانی خۆیانەکەن کەسێک لا ئەچێکی کاخەنە جێگەی ئەمە لە زمنی ئەو میلاکات و لە زمنی ئەو بڕەپارەیە کە بۆیان دیاری کراوە بەڵام خەڵکی زیادە نەکراوە خەڵکی تازە کە تاعین کرابێ ئێمە ئیعلانمان کەسا بۆ نمونە جەنابی کاک مەسرور وعدیدا بە پارێزگای هەڵەبجە 500 کەسیان بۆ تاعین کرد ئیعلانمان کردو 500 کەس بۆ هەڵەبجە تاعین نەکرێت ئەوکە ئەمە تاعین نەکرێن 500 کەسە ئێتەوان بڕی پارەی موچە زیاکە بۆ نمونە یەکەمەکان بۆ نمونە ئەو مامۆسایانی کە گرێبەست بوون و کرانە هەمیشەیی ئێوانە ڕێژەی موچە زیاکە کاکۆڤان بیرە نەچێ خاڵێکی کە بۆ خەڵک با ڕوون بێ ئێمە پلە بەرزکردنەوەمان لە کەرتی سەربازی ڕانەگرتووە
کە تۆ هەموو مانگێکە پلەبەرزکردنەوەی تیابێ ئەو بەقەدەر ئەو پلەبەرزکردنەوەە ڕێژەی موچەکە زیاد خەڵکێکی زۆرش لە وەزارەتی پێشمەرگە تعیین کراوە بۆنە لەسەری حیزبەکانە بۆنمە تۆ باسی دانان و لادانەکە باسی سەربازی بکەین ئەو حیزبانی کە باسی یەن مەسلەی بانگەشی هەڵبژاردنیان پێشتۆ لە ئێستانێ بە تایبەتی هەندێک حیزبی ئیسلامی خۆیان فەوجیان هەیە لە زمنی وەزارەتی پێشمەرگە و لە زمنی وەزارەتی ناوخۆش بارەگاکانیان شخصیاتەکانیان سەرکردایەتەکانیان مەکتەب سیاسیەکانیان ڕئیسی حیزبەکانیان کە حیمایان هەیە و حراسیاتیان هەیە لەسەر کوێ لەسەر وەزارەتی ناوخۆ پێشمەرگە نەخێر هەموو حیزبەکان جیاوازی هەیەە من ناڵم هەر هەمیان بەڵام زۆربەی و حیزبە ئیسلامیەکان حیزبە چەپەکان زۆربەی و حیزبانی کە لە کوردستانن و مۆڵەتی ڕسمیان هەیە ئەو حیزبانی کە لە حکومەتی هەرێمان هەموو زۆربیان فەوجیان هەیە لیوایان هەیە حیزبەیە لیوای هەیە یەک لیوای لەسەر حکومەتی هەرێمی کوردستانە و خۆشی ئێسالانە بۆ قبوڵەکەن قەزێ قبول نییە قەزێ بێویژدانی کەن قساکەن مەسەن تۆ هەرڵی وڵا لەگلەیتان لێ ناکەن فەرمونون چاکسازیێک لەنێ وەزارەتی پێشمەرگە دەست پێ بکەن چاکسازی وەزارەتی پێشمەرگە بەردەوامە چاکسازی وەزارەتی پێشمەرگە بەردەوامە خۆتان ئەم ڕاستیانە هەموو هێزەکانی هاوپەیمانان ئەوتانی بەردەوام لیهای هاوبەشەکان دروستەکەن بەشێکی داعمی سەربازی ئەوە تەجهیزی عسکەری تەجهیزی ئەوە تەدریباتیان ئەوانن ئێمە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە خەڵکی کوردستان هاونیشتیمانیان موچەخۆرانە بێەوە بزانن تاکە خەمخۆری ئەوان بۆ چارەسەرکردنی کێشەکانیان لەگەڵ بەغدا حکوومەتی هەرێمی کوردستانە و حکوومەتی هەرێمی کوردستان بە واجبی خۆی زانێت کەم ئیشەکان بۆیە شەو ڕۆژی خستۆتە سەر یەک بە ڕقابەی مالی هەرێم و بە ڕقابەی مالی عێراق خەریکین لەکوێ کێشە و لەکوێ خەلەلی فەنی هەیە لەکوێ خەلەلی ئیداری هەیە لەکوێ کەم و کوڕی هەیە ئەوەتانێ بە ئیمزای بەڕێز دکتۆر ئومێد سەباح جوابمان ناونەتوانێت ئاڵین تێبینیەکانی ئێوەمان وەرگرت و ئێمەوە لە چارەسەرین بە هاوبەشی هەردوو ڕقابە بەڵام ئەم بەلا ڕێدابردنەی خەڵکو و ئەوانەی ئێمەیان تەسلیمی بەغدا کرد ئەوانەی بەغداد ئێستا چێنەوە پارەوەرەگرن یان چۆن پارەوەرەگرن کەسەکان چێن هەندێکیان پارە وەرەگرن هەندێکیان مەساڵحی سیاسیان هەیە هەندێکیان لە وڵاتانی وەرەگرن مەبەستی منەوەیە لە حکوومەتی حیزب زۆربەی حیزبەکان لە حکوومەت نا بەڵام لەسەن دامەکرێن بۆ حیزبەکانیان دامەکرێن بۆ حیزبەکانیان لێرەوە دامەکرێن لە ئەوان دژی حکوومەت دوای هێشتا قسەشەکەن اینجا خۆی زۆربەی و حیزبانی کە دروست دەبن بەڕاستی بەشێکیان بۆیە کە دەستکەوتی مادی بۆ خۆیان پیاکەن بۆیە دروست بوون نگینا مەسەنن خۆیان لە حیزبیکەیا بوون خۆیان لە سوڵتەیە بوون خۆیان لە پەرلەمان بوون خۆیان پلەی گەورەیان هەبوو لە حیزبەکانیان نەساهاتون حیزبیکە دروستەکەن و بانگەشەی ئەوواکەن کە ئەم وڵاتە چارەسەرەکەن ئەی پێشتر بۆیان کردو خۆ خۆتان پارەیانە دەنێ ئەوانش دێن دژی حکوومەت قساکەن براکیان بابەتی دعمی ئەو حیزبانە هەرێکە و بەسەلەن بەعژێکی ئەجەندایە من نازانم مەسەن وەکو پارتی دعمی هیچ حیزبێکی کردێ شتیوام نەبیستووە پاشەوە ناموش دێنەوە سەر تەلەڤیزیۆن دژی پارتی قساکەن دژی پارتی قساکەن دژی مەسئولێتەکە خەنە هەمووی یەخەنە خۆی ئێمە مشکلەیەکمانەیە لە کابینەوە ئێمە مشکلەیەکمانەیە لە کابینینەوە لەناو لە ئاستی بۆ نمونە ئێستا ئەم بەیانی ئەستا لەم بەرنامەی جەنابتە ئەمڕۆ ئێمە قساکەین بۆ نموناگە لە سەرەتایەم هەفتەی داهاتوو طەیب سامی یا بەڕێز سوودانی چونکە ئێستا بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کاک مەسرور زۆر بە جددی بە پێداگریکی گەورە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق لەسەر خەتە کە سەرەتای هەفتەی داهاتوو یا ناوەڕاستی هەفتەی داهاتوو بابەتی موچەی مانگی حەوت چارەسەر کرێ بەغدادی عێراق دەگوتاکەم لێ نییە چێشێ موچە هەیە بەڵێ عەلا کولین ئاگای لێنی ئاگایلێتی و پێ جەنابی ڕێی زۆرای هەرێم ئاگاداری کردەوە کە کێشە هەیە ئێستا ئەمە خۆت زیینەوە کە قسەکەی مەسەن ئەو قسەیە بک بۆ نمونە ئەم هەفتەی بڵێ من بڕیارم ما موچەی مانگی حەوت و هەشت بەیەکەوە بنێرم بزانێت چەند کەسی بۆ پیا بێ لە حیزبەکانی دەروی حکومەت و لە ناو حکومەت هەموویەنە پێشیاڵن ئەوە ئێمە بووین ئەوە ئێمە لەوێ بووین ئەوە ئێمە ئەو دوو موچەیەمان لە سوودانی وەرگرت بەڵام ئێستا موچەکە دواکەوتۆ کەس نایە خۆی بک بە ساحیبی ئیلا حکومەت خۆی و جەنابی سەرۆکوەزیران نەبێت باشە ئەو هەموو ستافەی لە حکوومەتی هەرێمی کوردستانان منجا من باسیەوە کرد کێشەی ئێمە لە کابینین و ئەوەیە کە بەڕاستی برادران نایەن بە واجبی خۆیان هەستن پێویستە بەڕێز وەزیری دارایی هەرێمی کوردستان کە لە بزوتنەوەی گۆڕانە بێت ڕوونکردنەوەکانی خۆی وردەکاریەکان کە باسکە کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو داواکاری و ئەو ئیلتیزامەتە زۆرانەی کە بەغداد لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانی زیاد کردو جێبەجێمان کردووە ئەوە تا بەردەوام مراسلات لەبینمانایە قسەیان لەگەڵەکەی نەڵین کاکە
فەرموو ئێوە چیتانێ ئەو خەلەلانە چارەسەرکەین بەڵام من ئەمەوێت خەڵک لەوە تێبگات کێشەی دواکەوتنی موچە نەفەنیە نە ئیداریە نە ناوی دووبارەی نە بایۆمەتریە کێشەکە سیاسیە کێشەکە سیاسیە بۆ زەختکردنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و کیانی هەرێمی کوردستان و شخصی جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان پێی وایە ئەو سیاسیە ئەوەی هۆکارە سیاسی دژی خەڵک من هەموو لایەک هەموو هاو نیشتیمانی و موچەخۆرێک دڵنیاکەم تەحەداکەم حکوومەتی هەرێمی کوردستان سبب بێت لەو دروستکردنی کێشە بۆ بەغداد بۆی کە موچە دواب بکەێت ڕۆژێکەوابیستم ئەڵێن پارتی دیموکراتی کوردستان با بڵێن دەنگدەرانی خۆی سابتن باشە ئەزان ئێوانە دەنجی هەر پێدەدەن موچە ناداتە فەرمانبەران بۆ ئەوی خەڵکەکە تووڕە بێت و دەنگ بە هیچ حزبێک نەدا ینی دەنجی حزبەکان کە بڕوە پارتی دیموکراتی کوردستان خۆی بە خاوەنی هەموو کوردستان ئەزانێ خۆی بە خاوەنی هەموو جەماوەری کوردستان ئەزانێ خۆی بە خاوەنی هەموو ناوچەیەکیم هەرێمە ئازانێ و بەرپرسیارەتیشی هەڵگرتووە بە درێژایی مێژوو هەتا ئێستا هیچ کاتێک لە بەرپرسیارەتی ڕای نەکردووە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوە نییە بەدەست حیزبێکیەوەیە ئەگەر پارتی سەبەبە لە دراگرتنی موچە ئەگەر پارتی پارە هەیە و دابەشی ناکە با فەرمو ئەو حیزبانی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان بێن ئەمە بە خەڵکی کوردستان بڵێن باشە با بێن باسیکەن باش ئێستا بەڕێوەبەری گشتی بانقی ناوەندی هەرێم لە سلێمانی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگای لە هەموو وردەکاریکی کاش و پارەیە کە لەو سنوورە هەیە ئەگەر پارە هەیە یاخود پارتی حکوومەتی هەرێم پاری هەیە و ڕای گرتووە با بێن بە خەڵک با وەزارەتی دارایی ڕێگە پەیوەندی بە دوو بابەتەوە بابەتێکیان ئەو کێشە بەردەوامانەی کە بەغداد کە بابەتی میزانیە و بودجە و بابەتی موچەی کردوتە کارتێکی فشاری سیاسی بەردەوام دژی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و بەڵێ فشارە لەسەر هەڵبژاردن شەرت نییە لەسەر هەڵبژاردن بێ ئەوانەیانەوێت ئێمە لە کیانێکی سربەخۆ یاخود لە هەرێمێکی سربەخۆ ببینە محافظات کە ئێمە بە هیچ شێک ئەمە قبول ناکەین وە ملیشمان ئێمە سیکەم بابەتی فەنی بابەتی ئیداری بابەتی یاسایی بابەتی میزانیە ئیلتیزامان کردووە هیچ شتێک لە 100% نییە من تەحەداکەم ئەگەر ئێستا لیژنەیەکی نێودەوڵەتی لە UN بێت پێداچوونەوە بە میلاکات و میزانیە و خەرجی و داهاتی عێراق بکات باشە بە سەدان هەزار خاڵ و تێبینیە دۆزنەوە لە سەریان باشترین بەڵگە بەمێ میزانی هەرێم ئەوڵ دقی قسەکانمەوامەوە دوتم ئێمە خەڵکی خۆمان ئێمەیان خستە میلەتەکەیان بە غەڵەتا برد و ئێمەیان خستە بەردەستی بەغداد و ڕەحمی بەغدادەوە تا هەر شتێکە بە باسکەم کابرایە گێت سەیری ئەو ئاوەدانی و پێشکەوتناکە کە لە پایتەختی هەرێمی کوردستان هەیە لە هەولێر لە سۆشیال میدیای خۆی بڵاوێکاتەوە تەسیر لە حکوومەتی عێراقە کاڵێکا کە بێ زەحمەت هەرێمی کوردستان بە 400,000 بەرمی ڕۆژانە کە نەوتی فرۆشت بوو لە ڕابردوو ئەمەی کردووە بێ زەحمەت ئێوە ڕۆژی 4 میلیۆن بەرمیل نەوتان لە بەغداد و بەسڕە فرۆشتووە چیتان کردو بۆ بەغداد چیتان کردو بۆ بەسڕە چیتان کردو بۆ نەجەف و کەربەلا چیتان کردو بۆ نەجەف و کەربەلا ئەزانی یەک شتە پێ بڵێم ئێمە مشکلەکەمان لەوەیە لە هەرێمی کوردستان یعنی ئەو حیزبانی کە دروست دەبنیا و حیزبانی کە بەنای ئۆپۆزیسیۆنەوە بەردەوام ئەواکەن لە پشتی پەردە شتێکی کەن ئەوە کارەساتەکەیە لە پشتی پەردە شتێکی کەن یعنی لەسەر تەلەڤیزیۆن جۆرێکی کە قساکەن کە لە ناو حکوومەتن جۆرێکی کە قساکەن وەزیرەکانیان جۆرێکی کە قساکەن تەلەڤیزیۆنەکان ێوارە جۆرێکی کە قساکە کارەساتەکانمەیە قەراریان نەیەوە ئەوانە ئۆپۆزیسیۆنن یا لەگەڵ دەسەڵاتان ئەوانە بۆ پۆست و پارە هاتوون حیزبی کە دروستەکەن یا بۆ مەبدەئی پاراستنی وڵاتەکەیانە یعنی ئەوە بابەتەکەی بەڵام بەڕواز بێ خەڵک زۆر لە ڕاستیانە تێگەیشتووە تا پێنجشەممە کە ئەو بەرنامەیەدا ئەبەزێ ئەمڕۆ شەمەیە کە تۆماریکەین تا پێنجشەممە موچەمانجی حەوت دێت ئێمە وەکو بەم باس کردی ئێمە سێ چوار بابەتمان لەگەڵ ڕقابی طبعا ئەم قسەی منێکم قسەی ڕقابی مالی عێراقە ڕقابی مالی عێراقڵێ ئێمە تێبینیمان لەسەر ئەم خاڵانە هەیە ئەبێت چارەسەر کرێ بەڵام ڕقابی مالی عێراق داوای نەکردووە موچە ڕابگیری و موچە دواب بکەوێت چونکە بۆچی بەپی قانون بۆ نییە تۆ ئەوە ئەسەری ڕەجعی و هەبێ بۆ موچانی ڕابردوو یعنی تۆ ناکرێت ئێستا تۆ بێ بە من بڵێ موچەی مانگی ئایار و مانگی نیسانە ئەوە من ئەوە نەم بایتاتێ ئەوە ئەسەری ڕەجعی نییە لە چیە ئەوانە توان ئەسەری ڕەجعیان هەبێ
لەو تەخسیسەی کە لە میزانی هەرێمی کوردستان دانراوە لەسەری ساڵە بەڵێ ئەخ من باسی ئەوە بۆکەم باسی ئەوە بۆکەم باشم پرسیاری دادگای فیدراڵی زۆر مهمە دادگای فیدراڵی نەیود نابێت موچەی هەرێمی کوردستان ببێتە بابەتێکی سیاسی ئێستا کردویانتە بابەتێکی سیاسی خۆیان گوێ لە محکەمەکەی خۆشیان ناگرن زۆر باشە کاکرێ باس دووشت هەیە خەڵک زۆر باسێکە یەک داهاتی ناوخۆیە لەگەڵ نەوت بۆچی بەمانە موچە نادەن قوربان یەکەم داهاتی نەوت ئەو نەوتەی کە ئێمە بەرهەمی هێنین لە ئێستاە تەوان ئەوە زیاتر لە ساڵێک و چەند مانگە بە کورتی وەڵام بۆ دوو پرسیارمەوە لە ساڵێک و چەند مانگە نەوتی هەرێمی کوردستان ڕادەست ئەوە ناکرێت هەناردە ناکرێت لەبەرەوەی عێراق و تورکیا ئەو بەوەی محکمەی پاریس ڕاگیرا زیاتر لە 11 تریلیۆن دینار زەرەریان لە بودجەی هەرێمیش و عێراقی ژاوە ئەمە یەک دوو ئەو نەوتەی کە ئێستا ئینتاجەکرێ و بەرهەمێنێ بۆ پێداویستی بەرهەمی بۆ پێداویستی دابینکردی پێداویستی ناوخۆیە لە گازۆیل لە نەوتی سپی لە بنزین دەتۆ سەیریکە ئەوە بەس بەشی ئەوواکە داهاتی ناوخۆ مانگانە لە بینی 300 میلیارد دینار بۆ 320 میلیارە کە ئەمەش بەشێکی لە سا 20 ئەمە کاژ نییە چەکە بەشێکیشی بەپێی قانونی ئیدارەی مالی بۆ بەغدا ئەنێرینەوە و لە چەند مانگی ڕابردوو لە بانقی مرکزی عێراق فەرعی هەولێر ئێمە و پارەیمان داخل کردووە بە کاش باش داوانە بە عێراق تەوتێنی شەکێکە لە کێشەکان دەڵێن تەوتێنیان ڕێگریان لە تەوتین کردێتی و پارتی بەڵێ بەسکاڵەشان لێ تۆمارەکەین بەڵێ ئەوە هۆکاری نردنی موچێ نەخێ ڕاست بەس بە کورتی وەڵام نەخێ ڕاست نییە تەوتین کە ئێمە هەژماری منەوە لە بەغدا تەوتینی پێڵێن ئەم بابەتە سەرف لەلایەن بانقی مرکزی عێراقیەوە سەرپەرشتێکری ئەوەی بەغداش ئەوەی ئێمەش کە قەرارمان لێداوە لەگەڵ بانقی مرکزی عێراق کردومانە ئەو بانقانەی کە 5-6 بانقی کە لە هەرێمی کوردستان ئیشی هەژماری منەکەن لە ضمنی ئەو 34 بانقن کە لە بەغداد تەوتین بۆ عێراقەکەن و بانقی مرکزی سەرپەرشتێکە تا ئێستا یەک دێڕم پێ بڵێ لە بانقی مرکزی عێراق کتابێک دەرچوو بێ بڵێ هەژماری من ناقانونیە چکە خۆیان کردوێنە زۆر باشە سپاس بۆ ڕێباز حەملان یادداری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابن کاک ڕێباز دەستان خۆش بێ زۆر سپاس